یەکەم شت کە لە دینەکەتانە لێتانە قەومێ خشوع و بە ئاگایی لە نوێژە نامێنێ. ئاخر شت لە ئومەتی محەممەدا کە هەڵەگیرێت چییە؟ نوێژ. ئەنی خەڵک نوێژەکە حتا نزیکی قیامەت نوێژە دەمێنێ، بەڵام خشوع و بە ئاگایی نامێنێ. سبحان الله. یعنی یەکەم کێشەی ئومەت بەچی دەست پێەکە؟ بە نوێژ دەست پێەکە کە ئاگای لە نوێژەکەی نامێنێ. ئاخر شتی ئومەتیش بەچی کۆتایی پێ کە نوێژی تێ هەڵەگیرێ. ئیتر خەڵک نوێژ ناکە. بۆیە فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات. دوای ئەم خەڵکە چاکە کوردەواریە مسلمانە پاکە، دوای ئەم هەموو خەلیفە و شێخ و سۆفی کە لە ناومانە بوو، دوای ئەم هەموو مەلا و وەعز و طەریقەتە، کۆمەڵی خەڵک دێن ئەضاعوا الصلاة. کە نوێژ فەوتە ئەنجا چی؟ واتبعوا الشهوات. بۆیە پێ سیر نەبێ گەنجێ حتا بەیانی بە دیار ئینتەرنێتە و بە دیار فەیسبوک و بە دیار سۆشیال میدیا و بە دیار ڤیدیۆ ڕسمی خراپەوە دانیشتووە بەیانی نوێژی بەیانەکەی ناکە بەسەری وەخەرێ. ئەضاعوا الصلاة نوێژەکانیان نەفوتێن چیەکەن؟ واتبعوا الشهوات. دوای شەهوەت و ئالەزۆکان.